سلااو ڕێز بەنووشەیەکی دنێ ژ خەوڕابوون ئیرۆ ئەوژی ئەوە کو هاشم سەفیەڵدین ینی کەسێک و دڤیا ببا جێگرێ حەسەن نەسڕۆڵا سەرۆکی حیزبوڵای بەرێک و چەند ڕۆژبەریانە هە لە بەیروتێ ژعالی هێزن ئاسمانیە ئیسرائیلێڤە هات کوشتن ئیشەف لە عینی جێ یعنی لە بەیروتێ لە نێزی باڵەفرخانەیە ناودەوڵەتی یا بەیروتێ یا لوبنانێ ئەوژی هات پێکاندن ژالیێ هێزن ئاسمانیا ئیسرائیلێ لە گۆڕی نووچەیان ئیشەف 12 هێرشێن ئاسمانی و کو دەنگێوان پەرپەر برند بوو بە هەزاران کەس لە لوبنانێ ژ خەوشیان کردن و حتا بە هەزاران کەس لە لوبنانێ ژماڵان دەرکەتن و کەتنە سەر جادەیان ژ ترسان هات ئەنجام داین لە گۆڕی نووچەیان دیسانجی بە تایبەتیژی کەناڵە چاردە یا ئیسرائیلێ هێزێن ئاسمانیا ئیسرائیلێ 12 ئێرشێن باڵە فران پێک ئانینە و دەوان ئێرشاندا بۆمبەیە GBU هاتیە بەکارئانین بۆمبەیە GBU بۆمبایەکی پڕپڕ بەهێزە کو ئەو زێدەتر ژعالیە ئارتێشە ئیسرائیلێڤە زێدەتر ژ بۆی تونێلان تێ بەکارئانین ئەو بۆمباش بۆی حەسەن نەسڕۆڵاژی هات بەکارئانی بەوی ڕەنگی ئەم دەبینن پێڤاژەیە شەڕێ دەناڤبەرە حیزبوڵڵا و ئیسرائیلێ ئیدی گەیشتە قۆناغێکی جوداتر ئەوژی ئەوەکو هەر کەسێک سەرێ خۆ ڕادیکا دەناوە حیزبوڵڵایە بە تایبەتیژی دەناوە تاقم و دەناوە گروپێن و سەرکردانە دە سەرکردای تێدا جێدەگرن ئاژی دەکادرێ ناوەڕاستدا جێدەگرن دەبا ئارمانجا دەوڵەتە ئیسرائیلێ ئەڤ یەک نیشان دەدا ئیسرائیل چ قاسی سوورە ئیسرار دکا لە سەرڤەیەکێک و حیزبوڵڵایە بە تەمامەتی ژهۆلێ ڕابکە ئانجی بێ سەرۆک و سەرکردە بهێلێ لێ مەیدانێدا کو دە شەڕێ مەیدانێدا دەناوبەرە ئارتێشە ئیسرائیلێ و حیزبوڵڵایەدا ئیدی مرۆڤ لێ نەڕێ دیمەنێک جوداتر لە هۆلێدایە ئەو دیمەنژی ئەوە مرۆڤ نیشان دەدا ئارتێشە ئیسرائیلێ چ قاسی زەحمەتیان دەبینێ دە شەڕێ پیادەدا لە هەمبەری حیزبوڵڵایە و ئامادەکاریەکی وانی پڕپڕ باش دەڤیواریدا هەیە دەڕاستیدا شەڕێ پیادە شەڕێ مەیدانی لە باشوورێ لوبنانێدا یعنی لەسەر سنوورە لوبنانی و ئیسرائیلێدا ژ بۆی حیزبوڵڵایە دیسانجی شانسەکی باشە ژ بۆی کو هەگەر کو ئەڤ نەبیە دێ حیزبوڵڵا بەردەوام هات بە بۆمبەبارانکردن و حیزبوڵڵا نەکاری با دەوارێ مەیدانیدا تشتێکی بکە لێنەها حیزبوڵڵا خوا وسا دەبینی کو دەوارێ مەیدانیدا دەکارە عەسکەرێن ئیسرائیلی بکوژە هێڕشێوان پوچ بکە و جەنازێوان بشینە تەلەڤیڤێ و حەیفایە لێ دیسانجی ئەف نیشان دەدا و پێڤاژۆ چ قاسی پێڤاژۆیەکی خوێناوی دەبە لە هەرێمێدا ئەوژی نەتەلێ لە لوبنانێ و چەند ڕۆژ ژێن پێشیامەدا احتیمالە بەرسیڤدایینە ئیسرائیلێژ بۆی ئیرانێ هەیە و ئەو بەرسیڤداین چ دەبێت چ نابێ هێژی ئەم نزانن ژ بۆی کو دە دوو واراندا ئەمریکا شیاریان دەدێ ئیسرائیل و ڕێڤەبەریانە تەنیاهەوە یعنی دەبێژن هون دکارن بەرسیفەکی بدەن جوابەکی بدەن هێرشە ئیرانێ یا بەریا دوو ڕۆژان لێ گەرەک ئەو ئێرش دوو جیان نەکێ ئارمانج ئەوژی یەک ئیندوستریا پترۆلێ ژ بۆی کو ئیندوستریا پترۆلێ هەگەر کو ببە ئارمانج و بە تایبەتیژی دەوێت دەمێدا هەگەر کو ئیرانژی دیسانژی ئیندوستریا پترۆلێ وڵاتێن دنێ کو پترۆلێ دفرۆشن ئیسرائیلێ مینە ئەزەربایجان ئانژی مینە ئیمارات و سعودیایە بکێ ئارمانج ئانژی لە ڕێکە حوسیان وەک بەرێ بکێ ئارمانج وێ دەمێ بەڕاستی
کریزێکی ئابووری دەردکەوە هۆلێ و نرخا پەترۆلێ بلند دەبێ و ئەوژی باندۆرێکی ڕاستەڕاست لەسەر هەڵبژاردنە ئەمریکایە دیکە لۆماژی دیموکرات دەترسن و لەوێ هەڵبژاردنێدا ئەو سەر نەکەون خەتێکی دنێ سۆر کوژ بۆی بنیامین نەتەنیاهو دخوازن بکشێنن ئەوژی ئەوە دەبێژن ئێرشنەکە سەر ناوەندێن ئەتۆمی یا ئیرانێ تەمام لێ حتا نەها ئەم لێ دنەڕن بەڕاستیژی ڕێڤەبەریە بایدن توجاران نەکاریە بە تەمامەتی خەتێکی سۆر لە پێشیا ڕێڤەبەریە نەتەنیاهۆ بکشینێ نەتەنیاهۆ هەممی خەتێن سۆر بەزاندنە گەرەک بوو شەڕ نەکەوە لوبنانێ کەتە لوبنانێ گەرەک بوو ئیدی لە غەزێ ئاگربەست پێکوەرێ ئاگربەست پێک ناون گەرەک بوو جینۆسایت نەوێن پێکانین لێ 6,000 کەس هات کوشتن و گەرەک بوو ئەو شەڕ نەبیە شەڕێکی هەرێمی لێ ئەوژی پێکات ئیدی دەناوبەرە ئیرانی و ئیسرائیلدا شەڕێکی ڕاستەوڕاست بەڕێڤەبەیە دیسانجی لە عێراقێدا یعنی حتا لە گۆری نوچەیان دەبێژن ئیشەف باڵەفرێن ئیسرائیلێ لە عێراقێداژی هەنێک ئارماج پێکانینە هەگەر و ئەڤیەک ڕاست بە ئێدی بەڕاستیژی خویا دەکا و هەر تشتێکژی کۆنتترۆل دەرکەتە و دەمێ پێش بەرڤەکوو دچە بەڕاستیژی جێ نیگەرانیە بەرڤەکوو دچە کی دکارێ هەرکەس دکارێ ئەف شەڕ دەست پێ بکە و کو دەست پێکریە لێکی دیکارێ داویە لێبینێ کی بڕیاردەدا کێژان کیژان هێز بڕیاردەدا ئەو داوی لێوەرە ئەم وەرن سەر مەسەلەیە لوبنانە دیسان حیزبوڵڵایە حیزبوڵڵا بەڕاستیژی ئیدی دەناوە سەر ئێشەیەکی پڕپڕ مەزندایە لە باشوور شەڕێک هەیە شەڕێکی جەبهەیی هەیە دەوێ شەڕێدا مرۆڤ دەبینێ ئینسیاتیف لە دەستی حیزبوڵڵادایە لێ دەوارێ سەرۆکاتیە و کادرێن ناوەڕاستدا ڕەوشە حیزبوڵڵای خویا دەکا پڕپڕ خراپە یعنی ئەو جێگرێ دوێمین ئاژی سکرتێرێ دوێمین یا حیزبوڵڵای ئیشەفک و لە بەیروتێ هاتیە کوشتن نیشان دەدا و ڕەوشە حیزبوڵڵایە دەوارێ ئیستیخباراتیدا پڕپڕ خراپە ئەو بێگومان هەمی شڕۆڤەکار دەوێ باوەڕێدانە ئەس بەخۆشی دەوێ باوەڕیەدامە حیزبوڵڵا گاڤک و مەزن بوو لە 2013 و شونڤە یعنی پشتی بەشداریکردنا لە شەڕێ یەمەنێ و سووریایەدا حیزبوڵڵا پڕپڕ مەزن بوو ئیران گەلک ئینسیاتیف و دەست پێشخەری دانا حیزبوڵڵایدان حەسەن نەسڕۆڵڵا و حەسەن نەسڕۆڵڵا وێ دەمێ مەجبورمە دەریێ خۆڤە کرد ji بۆی ئەندامێن و بەرێ گاڤاک و حیزبوڵڵا تەنێ حیزبوڵڵای لوبنانێ بوو فلتەرەکی وان هەبوو ji بۆی ئەندامێن و یعنی ئەندامێک وسا بە هاسانی نەدەهات قبولکردن ji تەرەفی حیزبوڵڵایە گەلک فلتەرێوان هەبوون گەلک لێ پێچینێوان هەبوون لێ کۆڵینێوان هەبوون و دکەتن پەیوی ڕابردوویەوی چییە پرۆفایلاوی چییە ئەو شکو هاتیە بەرێ تەکلیەوی بەکیڕا هەبیە چ کار کردە و دەردۆرێویکینە هەمیڤانە ناز دەکردن پشتڕا ئەف کەس دەکردن ئەندامی خۆ لێ پشتێک و حیزبوڵڵا لە سووریایە کەتە ناو شەڕدا و لە یەمەنێ کەتە ناوە شەڕێکیدا وێ دەمێ پێویستیاوی بە شەڕوانێن و پێویستیاوی بە ئەلەمانێن و پێویستیاوی بە تەکلیەن و پێویستیاوی بە عەشیرەت و پێک هاتێن جڤاکی و سیاسی و ئابووری یەن و هەبوو بە هەر کەسیرا تەکلی چێکرد ئەف خویا دکا بوویە سەدەمەک و ئیسرائیل بکارە بە ئاژانێن خوا سیخڕێ خۆ دەناوە حیزبوڵڵایە لە ژەورڤە حتا ژێر بچینە و بە تەقینە پەیجەر و بێتێلان ji خوا کادرێن ناوەڕاست گەلک جوانە بوون قوربانی
ئیدی چەند کەس هاتن کوشتن لێ خۆیان دکا بە سەدانژی بە حەزارانژی بریندارن و ئەو برینداربووناوانژی برینداربوون یەکی وسایە کو ئەو نەکارن دەوێ پێڤژوێدا دە شەڕدا جێ بگرن یعنی نەها پرسیار ئەوە گەلۆ حیزبوڵڵا بەرڤە کودج لوبناان چ دیکە لوبناان دەناوە کریزێکی پڕپڕ مەزندایش خوا ساڵین 2019 کریزە ئابووری دەرکەت و 2020دا گاڤکو لیمان بەندەرا بەیروتێ تەقیا بوویرەك چێبوو تەقینەك لەور چێبوو ئەو کریز هێژی مەزنتر بوو و هەڵبژاردن تێدا نهاتێکردن حکوومەتە هەی حکوومەتێکی کار بەڕێکەرە گەرەک سەرۆک کۆمار بێ هەڵبژاردن و سەرۆک کۆمارژی گەرەک حکوومەتێکی ئاوا بکە لێ ئەف حتا نەها دەهۆلێدا نینە ئارتێشێکی ڕێک و پێک و دروست نینە و دەناوە سیاسەتا وێداژی جەمسەرگەری یعنی قوتب گەراییەکی پڕپڕ مەزن هەیە لە ڕاستیدا ڕەوشە لوبناانێ ئەمرۆڤ دەکارێ دەگەلک ئاواییاندا بە ڕەوشە باشووری کوردستانێڕە بینە بەرهەف لە ورد لە باشووری کوردستانی داژی جەمسەرگەری و ململانێ دەناوە ئالیاندا وەقاسی توندە خوێنێ هەفتوو دمژن لە لوبناانێژی وسەیە لە باشوورداژی حتا نەها هەڵبژاردن نهاتێکردن گەرەک پشتی 20 ڕۆژی دنێ بێکردن لە لوبناانێژی هەڵبژاردن گەرەک بوو نهات باکردن ئەو شەڕ ئەوژی پست لە باشوورداژی هێزێکی ئارتێشێکی کو مرۆڤ بێژە ئەو ئارتێشە باشووری کوردستانی ئاژی عراقەیە نینە چەند جۆر ملیس هەنە و ئەو ملیس تعلیماتێن خوا لە پارتیان دەگرن لە لوبناانێ داژی مرۆڤ دکارێ بێژە عینی بەوی ڕەنگە و ئەو ڕەوش بەرڤە کودچە بەڕاستی جێ نیگەرانیە و احتیمالێکی پڕپڕ مەزن هەیە ئەوژی نەوێ کۆنتترۆلکردن و ئەو کۆنتترۆل لە دەستێ ئەمریکا و ئیدارەیە جۆ بایدندا قەت نینە بە باوەڕیا من چما کۆنتترۆل نینە ji بۆی کو نەتەنیاهۆ باش دزانێ هەگەر ببە شەڕ ببە شەڕێکی هەرێمی وێ دەمێ توجاران ئەمریکا ئیسرائیلی جەزا ناکە چۆ جەزا دکە جەزا ناکە بەرەڤژیوێ لە پشتوی ڕادەوەستە و لۆماژی دکارێ هەر تشتی بکە دکارێ هەر تشتی بکە حتا دکارێک و زەبرێکی کوشندە لە ناوەندێن ئەتۆمی یا ئیرانێژی بدا یعنی ئەوژی نەدورە بەڕاستی ڕاستە ئەمریکا شیاریان دەدا گەرەک تشتێکی وسا چێنە بێ لێ احتیمالات تشتێکی وسا بکە هەگەر احتیمالات تشتێکی وسا بکە و ئەو ناوەندێن نوکلەری بە تەمامەتی خرانەکە وێ دەمێ ئیران دەکارە پشتی 3 ماهان 6 ماهان حتا 6 ماهان یۆرانیۆماک و دەستێویدایە بگێژینی ئاستێ بۆمبایە نوکلەری ئیدی وێ دەمێ ڕەوش بە تەواوەتی بەرڤە پێڤژوویەکی پڕپڕ مەترسیدار دەچێ و هاوسەنگی بە تەمامەتی خرا دەبن یعنی چۆ هاوسەنگی خرا دەبن وێ دەمێ مرۆڤ چژ تورکیای دیکە چژ سعودیای دیکە سعودیاژی وێ دەمە نوکلەر دەخوازی تورکیاژی وێ دەمێ نوکلەر دەخوازی مادەم ئەم هاتن سەر تورکیای ئەس دەخوازم دوو گوتنان لەسەر وێژی ببێشم یعنی بە قاسی و من پرسیار کردە بە قاسی و من هەمی چاافکانیان ئیسرائیلیژی سەر و بنکردن گۆتنەک من لەسەر تورکیا نەدیت لێ نزانم ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەکیباوی چما وەقاسی کەتنە ناوا پانیکێک و ئیسرائیل دێ لە تورکیای بدا یعنی تورکیا دەناوە ناواندا نینە کەس بەحسیوی ناکە ئەو چما وساکردن بەڕاستی ئەوژی جێ نیگەرانیە لەگۆر تەخمینا من چما جێ نیگەرانیە چما تورکیا و ڕەجەب تەیب ئەردۆغان دەخوازن خۆ بکەن ڕۆژەف و دەناوە ڕۆژەڤێدا نینە ئەس باوەرم گرێدایە پێڤژوە پشتی شەڕە بێگومەن مرۆڤ نەکارێت پێڤژەیە پشتی شەڕ 100% ببینە نەها
جبويكو تشتكو أم تخمين دكن نها تشتكي احتمالا سببي جوردن لي تشتكو أم تخمين دكن ددمي بيش دا دو هاف سنجي شدمن يعني هاف سنجيكي إيران دبا و هاف سنجيكجي إسرائيل دبا سعوديا دكيجان علي دا جي دقري هيجي نخويايا هاگر كو دا علي إسرائيل دا جي بقري قالوا إسرائيل شقاسي بتيجي حكومتها أنها أكيبو جروبين كونها لسرد الصلاة دارينا شقاسي دكارن برسيفة داخوازيا ولاتين عربي بدن كو داخوازا دولتك فلسطيني دكن جبري كو دولتك فلسطيني هاگر كو إسرائيل جي بخوازا وقاسي حسانينا وقاسي حسانينا كاركي بربرز أحمد شرط ومرج هاتنا جوردن دولة جبوي كي جاني تشدك جبوي حماس تشدك عنجي جبوي فتح تشدك لورجي يكيتيو بدك يكيا یادنێژی ئەو جوگرافیایە بەرێک و ساڵە 1993 هەبوو لە دەما ئیتیفاقا ئۆسلۆدا ئەو جوگرافی هاتیە خراکردنها دیمۆگرافی هاتیە گۆڕتن گەلۆ لەور چ دکن و هەگەر کو دەولەتێک چێ بە چه قاسی ئیسرائیل دکارە نیگەران نەبە نەترسێ بەڕاستی ژوێ دەولەتێ یعنی نەها دەولەت دینە لە غەزە تەنێ باژەڕەوە کە لە بن کۆنتڕۆلە ئیسرائیلێدایە وەقاسی ڕۆکێت و چەک و تەقەمەنی تێدا تێن پێشخستن و حرەکەتە حەماس دەکارێت دە سەعاتێکیدا 5,000 ڕۆکێت باوێژە ئیسرائیلێ و 1200 کەس بکوژێ هەگەر کو بە دەولەت چ دەبە لۆ ماژی سیناریویەکی وسە ژیانە لێ احتیاجە ئیسرائیلێ ژعالیەکی بە دەواری استراتیژیدا ji بووی ku bibe ağayê Rojhilata navîn bibe patronê Rojhilata navîn ehtiyacê wî bi Siûdiya û bi Îmarat û bi Misrê re heye û ew Siûdiya û Îmarat û Misr jî yanî çareseriyekî biçûk an jî mezin ji bo Filistînê gerek bixwazin û ew çareserî çi ye berastî jî hê jî nexuya ye يعني چارەسەریا دەولەتێ بەوێ ڕەنگە چارەسەریەکی دیموکراتیک ژی دەناوە جڤاکێکی وساک و خوێنێ هەفتوو خواردنە قەتل و عامکردنە بە هەورە چاوا چێ دەبە ئەوژی پڕپڕ زەحمەتە ji بۆی وێ ڕەوش بەڕاستیژی وەقاسی تاریە مرۆڤ نەکاری ببینێ لێ تشتێک و مرۆڤ دەبینێ دەهافسەنگیا سیاسەتە دەمێ پێشدا بە تایبەتیژی هەگەر و ئەو شەڕوەرێ کۆنتڕۆڵکردن بە ئاڤایەکی ئاشتی و دیالۆگ وێ دەمێ احتیمال هەیە و ئەمریکا ڤەکشێش خۆ بڕیارە ڤەکشاندنێدایە و ئیسرائیل بەهێز دەبێ لێ لە هەمبەری وێداژی ئیران دیسا وەک هافسەنگێک دەوێ بمینێ و دەوێ هافسەنگێدا يعني وەک مەگوت ئیران هەیە ئیسرائیل هەیە و سعودیە و ئیمارات و مسرژی ئەم هێ نزانن ڕەوشاوان چ دەبێت دەبن قوت بێ سێم ئانژی ئەو بە قوت بەکیرا ئیتیفاق دەکەن نێزیک دەبن ئەم هێژی vێکێ نابین لێ دەوردە تورکیانینە دەوردە مرۆڤ ڕۆڵە تورکیایی دەدەمێ پێشدا قەت نابینی وەک من گوت ئەو تەسەوڕەکە ئەم نەهادی بینن پشتی سێمان پشتی چارمان پشتی مایەکی دبەک و بێگۆڕتن لۆماژی ئەو ترس و خۆفە دەولەت باخچەلی و ئەردۆغان کو تێن پەرلەمانتوێ و لە پەرلەمانتوێ بە تایبەتیژی دەولەت باخچەلی جارە یەکەمینە کو سڵاو ددێ دەم پارتیە نیشانە vەیەکیە لە گۆری من ئەو ترس و خۆف تەنێ نیشانەوەیە هەگەر نەدە ڕۆژەڤە ئیسرائیلێدا هەیە هێرشێکی سەر تورکیایە بکە نەتشتێکی وسە تشتێکی وسە دەهۆلێدانینە بەرەڤاژی وێ احتیمالە هێرشە ئیرانێ ji بۆی سەر ئەزەربایجان ئاژیش بۆی سەر پترۆلە ئەزەربایجان هەیە ji بۆی و وڵاتێکی و هەری زێدە پترۆل دەفرۆشە ئیسرائیلێ ئەزەربایجانە و ئەوژی لە ڕێکە تورکیای دکە یعنی وێ دەمێت چما ئەو نابێژن احتیمالە هێرشە ئیرانێ لە سەرمەیە چما دەبێژن احتیمالە هێرشە ئیسرائیلێ لە سەرمە هەیە ئاژی فۆکارە نیشان دەدا بێگومان تورکیا دەخوازە
بەوێ ڕەنگی دیسانجی دژمنێکی وەهمیش خۆرا چێ بکە بەنافی ئیسرائیلێ ji bo ku siyaseta xwe beqa berdewam bike ew ji xwe heye lê wek min got tirsekî herî mezin ya Tirkiyeyê ew ku di demê pêş de di nava kîjan hevsengê de ye siyaseta navdewletî real polîtîk kîjan rol dê bide Tirkiyeyê li wir de Tirkiye qet nîne. Tirsa Tirkiyeyê nîgeraniya Tirkiyeyê ez bawerim tenê ew e. Em lê binêrin ka di deqeyên pêşme de saetên pêşme de çi dibe wek min got nûçeya îşev kuştina Haşim Safîldîn yanî serok rêber an jî sekreterê ku têpayîn cê Hesan Nesrullah bigire bi ihtimalekî mezin îşev li Beyrûtê li nêzî balafirxaneya Beyrûtê li başûrê paytext hat kuştin دوازدە ێرشên ئاسمانî hatin pêk anîn û devan êrişane de GBU yanî bombeya herî kujer bombeya ku herî zêde li bin erdê de dikare hem bi dengê xwe însanan bikuje hem jî bi şeweta xwe êdî her tiştî wêran bike tar û mar bike hatiye bekaranîn. GBU İsraîl bekardêne ji bo dû amancan yek teqandina tunêlan dû kuştina serkirdeyekî pir mezin ku li bin erdê xwe veşarte be. Li gorî gelek nûçeyan îşev amadekarî hatbû kirin ku Haşim Safîldîn li civînekî de berresmî bibe sekreterê Hizbullah li wir de li wê civînê de êdî İsraîl lê xistiye. Li êrişa ser Hesan Nesrullahê de jî aynî bi şevê pêk hat êvarê pêk hat Hizbullah nûçeyek ranegihand heta serê sibê gotebêjê qisekerê artêşa İsraîl yanî Danyal Haganî wê demê ew daxuyanî de û teqrîban 24 saet derbas bûn wê demê êdî Hizbullah jî ev yek qebûl kir ku Hesan Nesrullah hatiye kuştin. Bêguman wendakirina Hesan Nesrullah û wendakirina hemî ew rêberane ya Hizbullahê zebrekî pir kuşinde ye. Yanî dewarê serokatiyê de, dewarê kadir de, dewarê rêveberî muesses de êdî Hizbullah bê serok maye. Lê pirsgirêkek dinê İsraîlê heye ku mirov nekare jê fêm bike armancê wî divê hêrişê ser Hizbullahê çi ye? Temam Hizbullah dikare tune bike lê İsraîl wisa nabêje. İsraîl nabêje ez dixwazim Hizbullah ji holê rabikim. Hizbullah qetl û am bikim. Dawî li Hizbullah bikim tiştekî wisa nabêje. İsraîl dibêje ez dixwazim nêzî 100,000 hawlatiyên İsraîlî ku li bakurên İsraîlê yanî li Herêma Celîl ku mecbûr mane erd û malê xwe vala kirine û çûne bajarên mezin çûne metropolan ez dixwazim wan vegerînim û jiyana wan amîn bikim. Temam jiyana wan amîn bike. Lê yanî çawa dikare vê yekê bike? Ê baş e heger ku ew kare bin serokê wan serokê Hizbullahê hemiyan bikujin temam û li cebhe de jî karî bin hinek tunelê wan biteqînin û hinek sengerê wan heta 10 kîlometran jî bên pêş ew jî temam çi qasî bi qasî ku ew pir zehmet e li dîrokê de jî qet çê nebûye li dîrokê de heta niha dû caran şerê İsraîl û Hizbullah hatiye darxistin li Lubnanê her du caran jî li şerê piyade de di şerê meydanî de Hizbullah bi ser İsraîlê serketiye û İsraîl mecbûr maye cenazê xwe birîndarê xwe bigire û vegere. Lê dîsan jî heger ku me got 10 kîlometran jî hat pêş çawa dikare
ئەو 100,000 کەس ڤەگەڕینێ تکو دەمەکیدا لە بیقاع لە دەشتێ بیقاعیدا لە چێ لە چۆلێن بیقاعیدا موشەکێن حیزبوڵای گەلک زێدەنا و ئەو موشەک هەمی دەمن عاردێدانە سەرێ تونێلەکەی قەپاقی تونێل ڤە دەبێ و موشەکێکی داوێژن یادنێژی چاوا دکارە چژم موشەکێن ئیرانێ دکە یعنی و چژم موشەکێن حەماسێ دکە یعنی دەورداژی خەریتەیە سەرێ نەتەنیاهۆ ئیددایەک و دیکە بەڕاستیژی ئەوژی نەخوایە لۆماژی ئەتاکو دچە مەزنبوونە وی شەڕی زێتەتر مرۆڤان نیگەران دکا و ئێک و هەری زێدەژی دەوێ شەڕێدا زەرەر دەبێنێ دەدەست پێکێدا خەلکێ لوبنانێنە بە تایبەتیژی بەیروت و بەگشتیداژی هەگەرکو ئێرەشێکی نویا ئیسرائیلێ بۆ سەر ئیرانێ بێکردن و بە تایبەتیژی ئەو ئێرش ئیندوستریا پترۆڵ و غازی یا ئیرانی بکەی ئارمانج احتیمالێکی مەزن هەیە گرانیەکی زێدەتر لە جیهانێدا پەیدا ببە شخۆ شەڕێ ئۆکرانیا و رووسایە باندۆرێکی وسە لەسەر ئابوووریە جیهانێ کرد نەتەنێ لە ڕۆژهڵاتە ناوین لە ئەوروپایژی خەڵک فەقیر ببە بەڕاستی یعنی هەگەرکو دوو موچێتە هەبنەها لە ئەوروپایە تو تەنێ دکاری بژی بەرێ دوو موچە تە دیکاری بوو یعنی نێزی موچەیەکی تو دیکاری بوو پاشەکەفت بکەیت یعنی لە کەلەکێکی دینێ ژ بۆی پرۆژەیەکی لێنەها دوو موچە تەنێ بە زۆر تێرە ژیانێ دکە و ئەوژی ڕەوشە جیهانێ بەرڤە ئالەکی دەبا دەوێ جیهانێکی نوژ نوڤە بێ ئاواکردن سازیەکی مینە نەتەوێن یەکبوویی کوونەها بێ کاریگەرە بێ باندۆرە گەرەک ژنوڤە بێ ئاواکردن و بکارە باندۆرێوی هەبە کو بکارێ بە هەنێکی کێمژی کریز و شەڕێن قەیرانێک و لە جیهانێدا هەنێکی کێم ئانژی زوو بکارێ چارەسەر بکە لێ دەڕەوشێکی وسەدا و پوتین دەناوە شەڕدایە جۆ بایدن لەسەر دەسەڵاتداریە بەڕاستی مرۆڤ نەکاری هەیڤیەکی وسەژی ببینە و کەسێک و هەری زێدە سیستەمە جیهانێژی خرا کرد دەدەستپێکێدا ئەمریکا بوو دەدەستپێکێدا ئەمریکا بوو ئەمریکا دە شەڕی عێراقێدا دە شەڕی کەنداوا دووەمیندا بڕیاردا بەبێ جیهانێ بەبێ ڤەگەڕاندنش بووی نەتەوێن یەک بووی ئیدی ئێرەش بکێ سەر عێراقێ بناوێک و لە عێراقێدا چەکێن کیمیاوی هەنا ئانجی بۆمبێن قەدەغەکری تێن سازکردن و تشتێکی وسا ڕاست نەبوو یعنی ئەڤنایە وێ معنایە کۆم ڕژێمە عێراقی بپارێزدەم ڕژێمە عێراقی شخوا ناپارێزن لێ ئەف شەڕ و ئەو ئیددایەک و داهاتکردن نەڕاست بوو و شێوازە شەڕژی شێوازەکەی پڕپڕ خراب بوو دەوێ دەمێدا یعنی لە 2001 شونڤە 2002 شونڤە ئیدی ئەمریکا دەدەستپێکێدا سیستەمە جیهانێدا بە تەمامەتی بەخۆ خرا کرد و ئیددا دەکرد ئەو پاتڕۆنێ جیهانێ ئەو بەخۆ خرا کرد و پشتی وێژی ئیسرائیل و پشتی وێژی ئۆکرانیا و رووسایی ئەو یەک خرا کرد ئیرۆژی بەڕاستی سەرکردەیەک لە دنیایەدا نینە وڵاتێک لە دنیایەدا نینە کۆ بکارێ vê سیستەمێ ئاوا بکە دنیا بەرڤە کو دچە ئەم نەزانن لێ ئەو دنیا و ئەو ئاگر نەدووری مێژی و بێگومان باندۆرێکی وی لەسەر مەدیکە لە ڕۆژ ئاوا دەبک و باندۆر بکە لە عێراقێ دەبک و باندۆر بکە لە ئیرانێ دەبک و باندۆر بکە تشتێک و هەری پێویستە دەوێک و گەلێک کورد گەلەی کوردستانێ بەڕاستیژی شیار بن دەوی واریدا یعنی ئەم هەنێک هەلوێستان دەبینین تەنین هەڵوێستێن تەپکی پەرچەکردارن کینە نەفرەتە
تشتكي نينا هلوستكي سياسي وعقل مندانا نينا يعني كرد نكارن حتى نهاجي فير نبونا هلوستكي دبلوماتيك سياسي كل جوري برجفنديان بيوكن آن آلی گری إسرائيلية شبكان جبويكم كجيا إسرائيلي ليدخا و كني خو حنكي خو بزافا فلسطينيان دكا بخلكي فلسطيني دكا كنت قتلوا عام كرن آنجي برفاجي من حركة إسلامي حمي تاوان دخي سكري إسرائيلي وبروفاكاسيون وغيرشيفينيا حركة حماس نابينه كو حركة حماس دمكي دا دەست بە تەخریباتێ کرد و ئەو فەڵەستینیان نەهاو هێڤیەک و دەهات خواستن ji بۆی چارەسەریە دە پێڤاژۆیە ئۆسلۆیەدا خرا کرد. فاناتیکێکی یەهودی رابوو ئیسحاق رابین کوشت و میعمارێ پەیمانە ئۆسلۆ بوو دڤیابوو بووک و دەوێ دەمێدا هەم ژعالیە عەرەفات و هەم ژعالیە ئیسحاق رابین و هەم ژعالیە سەرۆکەی وێ دەمەیە ئەمریکای کلینتۆن هاتبوو ئیمزاکردن و پێڤاژوویەکی پڕپڕ باش بوو و دکاری بوو بەڕاستیژی لە هەرێمێ هەم دیموکراسیە بینە هەمژی پرزگرێکان چارەسەرکە و دەمێ پێشدا باندۆری خۆ لەسەر پرزگێکا کورجی بکە بە ئافایەکی ئاشتی و چارەسەر بەبە هەگەرکو ئەو سەرکەتبا لێ دەوێ دەمێدا لێ بنەرە فانەتیکێکی یەهودی ڕابوو ئیسحاق رابین تیرۆر کرد کوشت و پشتی وێ ئەمما بەڕۆیەکی بە چەند سەعاتان حرەکەتە حەماس ڕابوو دەناوە ئیسرائیلێدا تێرۆر کرد و فەرق نەکرد دەناوبەرە پۆلیس و عەسکەر و سڤیل و مەئموور و ژن و زاڕۆک و دەوێ دەمێدا تیرۆر کرد ئەو ساڵە ئەو کیژان ساڵی بوو 1995 بوو و ئەو بوو سەدەمەک و پارتیا کارکەران یا ئیسرائیلێ کو سەرۆکاتیەوی ئیسحاق رابین بوو لە سەردەسەڵاتداریە بوو پڕ لاواز ببە و لە شووناوی لیکود پارتیا بنیامین نەتەنیاهۆ پڕمەزن ببێ و بەهێز ببێ و ئەو نەتەنیاهویە نەها وێ دەمێ هات سەردەسەڵاتداریە لە ناوە عەرەباندا ناوە فەڵەستیندا چ بوو ئیدی ئاv پێڤاژە وسا کرد و یعنی تشتێک و یەهودیەکی فاناتیک و پارتیا لیکود و حەماسکردن وسا کرد و دەناوە فەڵەستینێداژی حرەکەتە ڕزگاری خوازە فەڵەستینیک و حرەکەتێکی لایق بوو دەناودا ژن و مێر و ئینسانێن دیموکراتی پڕپڕ بوون لاواز ببە حتا وسا کرد و یاسر عەرەفات نەخۆش ببە پڕپڕ لاواز ببە لە شووناوی حرەکەتە حەماس پێشکەت تشتێک و نەتەنیاهۆ بەریا ساڵێکیدا گوت ئانژی تشتێک و ڕۆژنامەنویسان گوت نەکینوی لە ناوە ژڤینێکیدا دەرخستن هۆلێ ئاشکراکردن و گوت بە قەست مەڕێک پێشیا حەماسێ vekir ئارمانجێوی ئەو بوویان لێ بنەرە گێرە شێوێنیەکی چ قاسی مەزن بوو زەرەرێکی چ قاسی مەزن دا پێڤاژەیە ئاشتیە دەناوبەرە ئیسرائیل و فەڵەستینێدا کو مەگۆت ئەو پێڤاژ و هەگەر کوێ دەمێ سەرکەتبە ئەس دەوێ باوەڕێداما باندۆرا خۆ لەسەر پرزگێکا کوردی کرد پرزگێکا کورجی وێ دەمێ بە ئاڤایەکی ئاشتیانە دەهات چارەسەرکردن وە قاسی کوشتن و بڕین و فەقیرکردن و هەژارکردن و دەربەدەرکردنا خەڵکێ پێویست نەدەبوو ئیدی کام لێ بنەڕن دەدەمێ پێشدا ئەو مەترسی و ئەو شەڕ و ئەو ئاگر بەرڤەکوو دەچێ لێ وەک من گوت دەوێ کورجی هەلوێستاوان هەلوێستێکی یەک ئینسانی بی دوو هەلوێستێکی دیموکراتیک بی هەلوێستێکی دوور بژێ نەژات پەرستیە و لە تەپکی و کارڤەداناندا یعنی ئەم نەمەجبورن ئان چەپەکان ji بۆ ئیسرائیل لێ بخەن ئاجی چەپەکان ji بۆی حەماس و حیزبوڵڵا لێ بخەن
هم إسرائيلانها حكومتك ودسالاتك تيروريستا قاتلة، هم جي حركتها حزب الله حركتك وكيلة، حركتك بروكسيا، هم جي حركتها حماس حركتك بروفاكاسيون جيرشيفينا. تو دفت چپکان جبوی ديمقراسية اللي بده جبوي چارە سەریە لێ بخەی و دەناوانە دا تشتێن ڕەش و سپیژی نینە مەسەلەن نەها کورد gelek carna hene wek min got henekê xwe bi Felestîniyan dikin lêpiranî ew Kurd jî dîroka Kurd û Felestîniyan jî nizanin. Meselen li sala 1978 Mesûd Barzanî ku êdî pedeke ki ew bû pir lawaz bibû, Mesûd Barzanî dixwast partiya xwe komî serhev bike, serdanekî Ewropayê dike, li wê demê ekîbekî îstixbarata Iraqî bi serokatiya Barzan Tikrîtî yanî birayê Seddam Husên dikewin peyvî, li Yunan heta Viyana û deriyê lê digirin, pasporta wî aşkira dikin û dest datîn ser, nayêdin bi wê pasportê biçe derve li Ewropayê û diçe her welatekê dikewin peyvî, heta dawiyê li Viyanayê bi debançeyan teqelê kirin, dû hevalên wî pir destserî de birîndar bûn û di dawiyê de yek û ew rizgar kir dizanî kê bû Yasir Erefat bû. Serokê bizava rizgariya netewî ya Felestînê bû. Yasir Erefat dostekî Seddam bû. Yani dostê Seddam çi bû? Pêwîstiyayî bi Seddam hebû. Pêwîstiyayî bi Seddam hebû ji bo ku pereya Iraqê çekê Iraqê hemî ji bo Felestîniyan de hatin Felestînî, li wir de hatin perwerdekirin Felestîn, li wir de hatin tedawîkirin de piştgiriya Iraqê ji bo Felestîniyan piştgiriyekî pir pir mezin û serekebû lê bi qasî we jî Yasir Erefat wê demê dibêje ez dizanim alîkariya min ji bo Barzanî tu feydî nade hereketa Felestînî û ez dizanim jî bavê Mesûd Barzanî di salên şêstî de tekiliyekî xwe bi İsraîliyan re çêkir, İsraîlî anîn Iraqê anîn Kurdistanê û anîna İsraîliyan jî tu feydeyek neda Kurdan. Gava ku 1975 jî hereketê wan dawî lê hat, İsraîlê tiştek ji wan re nekir tenê û ew bekar anîn lê ez wisa nakim ji bo ku hestê me û hestên gelê Kurd wek yekin. Em her du jî dûne tevên bêmafin. Alîkariya Mesûd Barzanî dike û ji hikûmeta Lubnanê dixwaze pasaportekî ji bo Mesûd Barzanî derxin û bi wê rengî Mesûd Barzanî rizgar dike ji destê îstixbarata Iraqê. Yadinê jî em tecrübeya PKK bînin. Gava ku PKK bi 105 kesî li Tirkiyeyê direvin bi pêlavên qetiyayî, bê nan, bê xwarin, bê tiştek. Li rojhilata navîn kî piştgiriya wan dike? Kî li wan xwedî derdikeve? PKK nêwêrê biçe Başûrê Kurdistanê jî bi temametî ji bo ku tecrübeya Diktor Şivan heye, Saîd Qurmuzî Toprak ji dewî alî de jî ditirsin loman mecbûr dibin berê xwe didin deşta Bîqaê û çolê Bîqaê û Sûriyayê. û li wir kî li wan xwedî derdikeve? Kî dest pêkê çek û xwarin û perwerde û cê didê wan? Dîsa Felestînî ne. Ne kesekî din heye, ne Kurdin jî. û her Felestînî jî wê demê ew Yasir Erefat e ji Hafiz Esed dixwaze rêkê pêşiya Kurdan vekê da ku xebatê wan li Kurdistana Tirkiyeyê de bihêz bibe. Ji bo ku çarenivîsa Kurdan jî weqasî biêşe wekî çarenivîsa Felestîniyan e. Yanî ez ve hekayetane ji bo wê nabêjim ku mirov îro piştgiriya Felestîniyan bike dijminatiya İsraîlê bike. Ez dibêjim kesên ku bi nejadperstî tenê bi tepkî û karvedan li van meseleyan de nerin li dîrokê de jî tiştan nizanin yanî. Tiştan nizanin. Bêguman nasyonalîzma Erebî û îslamê siyasî zerarekî pir pir mezin dan tekiliyê di navbera Kurd û Felestîniyan. Ew tekilî xira kirin. Bi taybetî jî gava ku Hemas hat ev tekilî pir pir xira bû. Bi taybetî jî dema hereketa Feteh zeîf bû û
بەرپرسێوان قۆمیتانێوان فەرماندارێوان لە هەمبەری ئیسرائیلیان نەکاری مشەڕ بکەن دەڕەفین دەهاتن عراقێ دەبوونە ئەندامێ پارتیا بەعەس زوڵمێکی پڕ مەزن لە کوردان کرد کورد و شیعەیان عراقێ ئەو یەک نایەن ji بیرکردن بێگومان ئەڤ ڕاستن لێ کۆک تشتێکی دنەیە مرۆڤ دکارێ کارڤەدانێ خۆ ئاژی دیتنێن خۆ لە هەمبەری بوویەران یەک بە ئاڤایەکی ئینسانی دوو بە ئاڤایەکی دیموکراسی سێ بە ئاڤایەکی و لە خزمەتە چارەسەرکردنا پزگێکا کورددا بە یعنی وەکمەگۆت ئەم سبێ نابینن لێ احتیمالێکی مەزن هێ سبێ چەند هێز سەرۆکاتیا ڕۆژهەڵاتە ناوین بکەن ئەمریکا نامینێ لە ڕۆژهەڵاتە ناوین بڕیاردایە ڤەکشی و یەک ژوانە ئیسرائیلە لە ئیسرائیل دوورێمەیە تشتێکیش بۆی مە بکەنینە لە دیرۆکەدا ئیسرائیل تەنێ بەمە لەیستە تشتێک ژمەڕان نەکردە یعنی وەک من گوت لە ساڵێن شێستیدا تەنێ دەخوازن کورد لە هەمبەری حکوومەتە عەبدولکەریم قاسم شەڕ بکەن ji bo ku عەبدولکەریم قاسم نێزی یەکێتیە سۆڤێت بوو دەدەما ڕێفراندۆمێدا تەنێ خواستن کورد و عەرەب لە عراقێدا شەڕ بکەن داکو کەرکوب ببە حەلەبا دووەمین لێ گاواک و ڕێفراندۆم سەر نەکەت گاواک و سەدی پێنجی و یەک عاردێک و لە دەستێ پێشمەرگیاندا بژدەستێوان دەرخستن گاواک و مەسعود بارزانی و حکوومەتە هەرێمی کوردستانی ڕەزیل و ڕیسوا کردن ئیسرائیلێ دەنگێک دەرنەکەست ئیسرائیلێ پشتگیریەک نەکرد ئیسرائیلێ موشکێک ڕۆکێتێک نەدا کوردان تشتێک نەکرد تەنێ پێ دلەیزی تورێت نەڕێ لۆ ماژی ئیسرائیل تشتێکی کو زێدە ji بۆی مە بکەن نینە بێگومان سیاسەتە ji بۆی ئاسایشە ئیسرائیلێ لە ڕۆژئاوادا بێگومان احتیمالە کورد هەنێک سوود ببین لێ ئیسرائیل بەخۆ تشتێکی ji بۆی کوردان بکە بە نیەتێکی پاقشت تشتێک تونێ و پیلانێکی و نینە و پرۆژەیەکی وینە و بەرژەوەندیێویژی نینە تورکیا دەناوە وێ هاوسەنگیەدا مەگۆت ئیرۆ نینە سبێت دەبە نابە ئەم نزان لێ ئیران هەیە لۆ ماژی مەسەلەن مرۆڤ نەمەجبورە گاواک و بۆنەیەکی کوردان هەیە نەورۆزەکە ڕێفراندۆمەکە نزانام چێ ئاڵەیە ئیسرائیلێ ڕابکە و بخێ ناو چاوێ ئیرانیان ئەو تشتێکی نەسیاسیە تشتێکی نەسیاسیە تۆ مەجبور تۆ دەوێت تشتێکی دنێ بکەی یعنی نەتە نەخۆن خۆنیشانێ ئیرانێ بدەیت کوت و قاڵخانی ئیسرائیلێ و ئیسرائیلژی تشتێکیش بۆی تەناکە و ئەوژی فاشیزمە دەناوا ڕژێمە ئیرانێدا هەیە ئەنجی نەتەوەپەرستن دەناوا ڕژێمە ئیرانێدا هەنا زێدەتر هار ببن و تو نانێوان چەور بکەی و ڕوون و یاغی لێ بخی ئەف نەڕاستە ئەس ناخوازم ژوێ زێتر درێژ بکەم سەری سبەیە دەنگێ منژی کەتیە ئەس نەخۆشم بەڕاستی و ئەس گەرەک بچم کار لێ دیسانژی من خواست ئەف نوچەیە لەزگین یا تێرۆرکردنا سکرتێرێ نو یا حیزبۆڵای دۆ شەف لە لوبنانێ دیسا بەوەڕە پار بکەم و لە سەرێ پێواژوێ بە ئاڤایەکی درودرێژ شڕۆڤەیەکی ژوارا بکەم لە کەرەما خۆ هەوڵ بدەن کەناڵنامە بەردەوام سوبسکرایب بکەن و ڤیددیۆنمە پارڤە بکەن ئەس پڕ کێم دەبینم و ڤیددیۆ تێن پارڤەکردن یانی هەگەر و هون سوود ژوێ ڤیددیۆیانە دەبینن لە کەرەما خۆ هونژی هەنێکی ئاریکاریە بکەن ئەگەر هون ئاریکاریە نەکەن ئەزی بەڕاستی مۆتیڤاسیۆنا من کێم دەبێ و ئەس نەکارم بەردەوام بکەم ji bo ku ez demekî zêde ji wextê xwe vediqetînim we ji wextê zarokê xwe vediqetînim ji wextê îş û karê xwe vediqetînim ji bo ku ez bikarim şiroveyekî nû berçav ڕوونیەکی باشتر و جوداتر ji we re pêşkêş bikim li kerema xwe berdewam bin لە پشگیریامە لایک بکەن کۆمنت بنویسن و ji hemî girîngtir kesên ku nebûne subscribe yani abone bikin û vîdyoên me parve bikin heta bernameyekî dinê dem baş bi hêviya aştî û
چارەسەرکردنا پرزگەکان بە ئاڤایەکی ئاشتیانە و دیموکراسیانە. دەم باش.